طبعا خواردنی کوردەواری زۆر گرنگترە. خواردنی بیانی بە من ئەگەر ئێستا تۆ ئەو دۆرمەی بخۆی ئەو دەزانیت چەند تام و چەند چێژی هەیە و چەند خۆشی، یعنی بەڕاستی دۆرمەش هەر لە خۆیدا شتەکی زۆر خۆشە بەڕاستی، یعنی چکە پێک هاتیە لە چەندەها تشتی لە مارێ ئافرەتەکان ئازری دەکەن و تامەکی کوردەواری و ڕەسەنە و ئەتوو دەچێت سەفرەش سێنیەکی ئەوەندە دەبێت دۆرمە لەسەر ڕوو دەکەی وەرە هەر لە بۆنەکەی تێردەخۆی مارەوەدا. خۆی لە فیسیڤالەکان مزایداکرێ جێ ئەگری کە جێگرێت تۆ ئەو جێ بۆ شتێ داغی. ئێمە بۆ خواردنی کوردەواری دانی بەس ئەو خواردنانی کە ئەو بە خەڵکی بناسیێنی کە دەمێکە نەماوە لە مەتەعمەکان هەمووی بۆتە فاستفود. ئێستا خواردنە کوردەوارەکان کەمن. یەکەم جار تاقی کردەوە تێمەوێت تێستی کەم کە تێستی کرد دوای ئەوە زانی خۆشە دووبارە و سێبار و چواربارە هاتەوە. ئێستا مشتری دایمیە یەکێ لەوە ئەمریکی، چینی، بەنگلادێشی هیوایەتیانە خواردنە کوردەواریانە دۆڵما، دۆخەوە، کفتە زۆر هیوایەتیانە. خواردنی کوردەواری زۆر کوردەواری بیتن وەکو دۆغەوا و کفتەی سۆر و دۆڵما ئەوانە زۆر یعنی لە مێژەیە داندۆک دۆینا ئەو شتانە وەکو برێ هەندێک کەس ئێشتا هەر نایزانی ئەو شتانە چیە بەس خواستشی زۆری لەسەرا دایکی سامانە هەر چنەوە شیوەی کوردەواری هەیە یعنی ژاندیتەوە و لێش ناگەڕێ بزر بیتن و ئەو ناسکەنانانش کە هەمان ئێستا ناسکەنان بە پەنیر پەتاتەمری شەقیمە شەکر و ڕوون ناوسازی ئەوانە هەمووی قەدیمن ینی لە هەموو جێیەکی ناکرێتن بەڕاستی. ئێمە قاوەکان خۆمان دروستی دەکەین زیاتر لە بیست زۆر قاوەمان هەیە هەر لە چکولێتی و قەزوان و کۆکتێلی عەبۆ و کۆکتێل عوسمانی کۆکتێل دیبێک ئەوانە هەمومان خۆمان دروست دەکەین تایبەت.